سلاتان لەبێت نازەنین گۆرانم لە دهۆکم گفتوگۆ لەگەڵ گەنجێک دەکەم خەڵکی شنگالە. ئەمڕۆ پرسیارەکە ئەوە نییە دەنگ دەدەیت یا خۆت دەنگ نادەیت، بەڵکو ئەمەوێ بزانم دەنگدانی گەنجێکی شنگالی چ پەیامێک بۆ بەغداد دەگەیەنێت، چ پەیامێک بۆ داهاتووی شنگال دەگەیەنێت، خەونی ئەو بۆ داهاتووی شارەکەی چییە؟ دەستپێکی ناوی من ئەحمد ناصرالدین، تەمەنی من 18 ساڵە، ئەس خەڵکی شنگۆرم و دهۆکێجیم. ئەوە یەکەم جارە دی دەنگی خۆ بە پەرلەمانی عێراقی دا. مادام خەڵکی شنگالی سەرەتا حەز دەکەم ینی هەندێک باسی شنگال بکەین، پێم بڵێ کەنگی ئاخر جارتە سەردانی شنگال کردووە، وەزعی شنگال چاوایە؟ دەستپێکی ئەس خەڵکی شنگۆرم ئەس بسڵمانم دماهیک جۆر من سەردانا شنگالی گیری 2017 بوو. 17 بەێ، یعنی لەگەڵ ئازادکردنی شنگال؟ بەێ، یەکەم جۆر بوو و بوو دماهیک جۆر. چما؟ چونکی چی خۆشی لێرە نەبوو، ما چی خۆشی نەدیت و نانی هەندی مەدیتی ماڤێری خۆشی و تشتێ لێرە خڕ کەفتنە و خڕ شکستنە و خڕ ماڵ وێرانکردنە چی خۆشی لێرە نەبوو. 2017 بۆچی گەڕانەوە؟ سەردان کرد چونکی جێ بۆ باپیرایە مەدڤە ئەم بچین سەکەینێ وارێ خۆ کاچێلی هاتیە کاچلێ نەهاتیە. یعنی دوای ئازادکردنی شنگال ویستان بزانن جێگای ئێوە چی بەسەر هاتووە؟ بەێ. چتان بینی؟ شتێکی وسا بیرا من نەمایە چونکی شتێکی سای خۆش نەبوو بێتە بیرا من. بەێ. باشە. هەندێک باسی ئەوم بۆ بکە چما ناتانەوێ بگەڕێنەوە شنگال؟ چونکی واڵعی وێرێ نەیە خۆشە. ئەم نەشێن بچینە وێرێ واڵعی نەیە خۆش بیتن. ئەمە هەندی مەیەدیتی کوردستانی خۆشیە و ئازادیە و مرۆڤ دێرە خۆ چیت و تێزن بەسە لە شنگالی مە وێرێ ئەف ئازادیانینە مرۆڤ نزانی کال دەستێکێدا کە دەستێکێدا نینە جا لەوانێ بوومە وێرە خۆشترە. یعنی ئێوە بەهۆی بارودۆخی ئەمنی نەکارن بگەڕێنەوە شنگال؟ بەێ، ئەمنیەوەی نایە خۆشە چونکی وەکی ئەم گۆهلێت بن چ ئازادی وێرێ خۆش نینە بەجا لەوە ئەم نەشێم چینەوێت. مادام خەڵکی شنگالی بە ئەو پرسیارەشت لێ بکەم خەونی تا چییە بۆ شنگال؟ خەونم بۆ شنگال ئەوە وەرە با لێرەشدا بنیشین بۆی بەردەوامیش بین. پێم بڵێ خەونی تە چییە بۆ شنگال؟ خەونە من ئەوە کو ئەڤە چەند ساڵە ئەم ئاورۆی نەوێرە ئەڤە پتر 16 ساڵەیە و مدوێتن تشتێک بوو بێتەگرن. ئەنی هەندی ئەم بچینە هەگە جارێکی ئەس چوومە وێرێ منۆ دیتی نەخۆشە و چ خۆشی لێرێ نینە مدوێت ئەگە جارێکە دیاز چوومە وێرێ یا ئاواگری بیت. حەز دەکەی چاوا بیبینی جارێکی تر سەردانی ئەوێت کرد؟ وەکی کوردستانی وسا پارک هەبن تشتێ جان هەبن وێرێ بەسل هەندی مەدیتی من وەر خۆشی نەبێت. باشە با هەن بینە سەر بابەتی خۆمان بابەتی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق. یەکەم جارە دەنگ دەدەی؟ هەستی تە چاوایە؟ من هەستێکی خۆشەیە چونکی وەکی هەر کەسێکی ئەس دێ پشکداریە پەرلەمانی هەڵبژاردنە پەرلەمانی عێراق دەبێت پرۆسسە هەڵبژاردنە دەکەم و ئەس دەنگی خودەمەوی کەسی ئەوێ ڕۆژێکی فایدەل بکاتن. ماڵەوەی تا باوکی تا دایکی تۆ چ ئامۆژگاری تیان کردووەک و گەنجێک یەکەم جارە دەنگ دەدەی؟ ئامۆژگاری ئەوان وتی ئەڤەشنی کۆت بێ هەرزاد و ئازاد بژە توی ئازادی کێ هەڵبژێری و کێ نە هەڵبژێری کیە فایدەل تەدکات وی هەڵبژێرە. چ دەزانی لەبارەی هەڵبژاردننی پەرلەمان؟ ئەوە زۆنم دەنگی خودەمەوی کەسی و خلاص ئەوێ سوباهەیە کە ئەس محتاجی وم هەریکاریە مبکاتن ئەنی نە ئەس چمە دەف ماڵەوی سەغل دەرگەهی بدەن دەرگەهی مڤە نەکات. لە ماڵەوە دەنگ بە یەک کەس دەدەن یاخۆت جیاواز؟ بە یەک کەس. بە یەک کەسە؟ چما بە یەک کەس دەنگ دەدەن ینی ئەگەر بتەوێت دەنگ بە کەسێکی دیکە بدەی بابی تو دەهێڵێ؟ گوتیە من ئەڤە ئازادیاتە تو کەیفە خۆی بەس وەکو ئەس بینم ئەوت بینن ئەوە باش بەڵام هەمی ئیکیت بینن یە درستە. بەڵام تۆش گەنجێکی زیرەکی خوێنەری ئاقلی دکاری کەسێکی باش ببینیەوە
چپێنە چما بە دوایی قسەی باوکت دەچیت پێت وایە باوکت دروسترە باوکت باشتر دەزانێ باوکێ من چپێ نەبێتم باشتر دەزانیشم بەێ گەر ئێستا دە کەس بێنە ئێرە بە تۆ دەبێژن ئەحمەد دەنگ بە ئێمە بدا ئێمە دەنگی تۆ دەگەێنین چۆن دەزانی کامە دروستەکەیە چپێ نەبێتن دەستپێکی ئەس دەوی نیاسم دەستپێ ئەس هەندێک جۆرە دو جۆرە بە سێ جۆرن خۆ بربژێر کردووە و دەرچوون دیسەحکەمێ کۆ ساڵی چووی ئەوان دەنگی خو گەهاندی ئەوە مەدوێتن ئەگەر نەگەهان بیت ئەس نای مەجبور بدەنگ من حەز دەکەم چالاکیەک بکەین مادام لە دهۆکیشین حەزم لە بۆڵینگە بۆچی نەچین بۆ مۆڵێک با بۆڵنگ بکەین بزانین کامان براوە دەبین بۆ تۆ چ کێشە هەنا چ کێشەی نەدرست با بڕۆین کاک ئەحمەد پێشەوەی ینی تۆپی دووەمی خۆت فڕێبەی پێم بڵێ گەنجی شنگال پێویستیان بە چییە؟ گەنجش گەڵنوکە ئەوە بچیکترین موافێ منە ئەس بکەم چ شتێک؟ ئەvê یۆریۆ بوڵنگێ ئۆکەی بەێ نوگەس بچم شنگۆل چ جێنۆسۆنینە نانی ئەف یۆرێن هۆسا هەبن بجا نوکە جهێلە هەندی من یە پێدڤە بوان تشت هەمید بود دابینکری بن بەێ یعنی ئێوە ئەتانەوێت شنگال ئاوادان بکرێتەوە بتوانن دووبارە ینی بە ئاوادانی بچنەوە شنگال کە شوێنی گەنج هەبێت شوێنی پیر هەبێت ئەمان بێت شارەکە وەکی vêrê ئەمان هەمیل ئازادی هەبیت ئەو شێمەزێت هەبیت وێرێ بەێ یاڵە ئێستا تۆ یەکت هەیە من نۆم هەیە داڵە با بزانین دەبێت چەند بە چەند من و تۆ شەرتمان کردووە بەێ دەست پێ بکەم یاڵە زۆر زۆر باش بوو باش بوو لەبەرەوەی دەتزانی یان باش بوو لەبەرەوەی شانست هەبوو ئەە شانسە وەڵا شانسە یاڵا ئۆکەی با بزانین من چەند شانسم هەیە ئای لەو شانسە ئەگەر تۆ براوە بوو شەرتەکە دەکەی ئەگەر من بردمەوە شەرتەکە دەکەین بەس ئەگەر تۆ برتەوە شەرتەکە ناکەین باشە دروستە خۆشە دەبێت یاڵا وەرە تۆی درا منە با من و کاک ئەحمەد هەندێک یاری بکەین بزانین کامان شەرتەکە دەبینەوە دواتر دەچین لە شوێنێکدا دەنیشتین و زیاتریش لەبارەی هەڵبژاردن قساکەین یاڵە کاک ئەحمەد بەخۆمان ڕێککەوت بووین ئەگەر من براوە بم شەرت دەکەین ئەگەر کاک ئەحمەد براو بێ شەرت ناکەین کاک ئەحمەد براو بوو لەبەرەی شانسێنێک لەبەرەوەی یاری کردو بۆیە شەرت ناکەین وەرە با بچی قسەکەمان تاوا بکەین لێرە بادابنیشین ئێرە زۆر باشە هەندێک گفتوگۆمان ماوە لەبارەی پەرلەمان وەرە ئێرە چ داوایەکت هەیە لەو کەسێک کە دەنگی پێ دەدەیت دەتەوێت چ لەو داوا بکەیت دەستپێکێ لیڤیا من وەکی لیڤیا من عێراقی نینە بۆچی گەنجێکی وەکو تۆ لێرە دەڵێت گەنجێکی شنگالی دەبێژێ من تمتمانم بە حکوومەتی عێراق نییە چونکی ئەوی چوین وەکی ساڵت بووری مناسح کردی چ نەهاتیە کرد بەێ چ بوومە نەهاتێکن وەکی خەلکێشی گوێر وەکی ئەم ئاوەرە ئەبە 11 ساڵە ئەمە vêrê جین و ئەم خەلکێشی گوێنە چ بوومە نەهاتیە کرد وەکی خەدەمات وەکی هەر تشتێک هەبنانی چ شتێک نەهاتیە چی کرد ئەس چوومە وێرێ گوت جی 2010 هەر ئەوە بوو موکە ئەس بینم تەلەڤیزیۆنی دەنبۆیدا هەر ئەوە نانی چ گۆڕین چێ نەبووم داهاتووی شنگال چاوە دەبینی تۆ داهاتووی شنگال هەکە هۆساما چ گۆڕین چێ نابوو بەێتن ئەم دەنگی خوب دەین و دەنگی مە ئەم هەمین پێک بچنە سەر سندۆقا دەنگدانێ
و دنگ خوب دينا حزب كردي وليستا بيشمركي و شهيدان وأون دفاعش ما وكو كرتكن. ئەنجە پێم بڵێ تەماشا ئەو کامیرە بکە بله و پێمان بڵێ پەیامی تۆ بۆ ئەو کەسەی کە دەنگی پێدەدەی بله و بۆ پەرلەمانی عراق بەگشتی چییە؟ تۆکو گەنجەکە یەکەم جار دەنگ دەدەیت دەتەوێت چ بەوان بڵیت؟ وبيامجي أوا أو مرة از دنگ خدامه أو تجارتي از دنگ خدامه صباحی فایده کل مبکتن و آخفتنا مبگهینیتن چونکی من اوی دانه سر وی کرسی که و اتشم راکمش و دخوازیان میشه اوه شنگال وکی 2010 و 2009 و 2008 بیتا آفادان کرن وکی بری بزرگیده و دو امجی بچین جوار خو وکی هر خلقی که کچال وار خود جیتن امجی بچین آزادی درکون آزادی بهن آزادی چون هر عقل